لە گەڵەوەی کە یاسای گەڕانەوەی زەوی و مڵک و ماڵی هاوڵاتیان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارایی هەرێمی کوردستان پەسەندکراوە لە پەرلەمانی کوردستانەوە، بەڵام کاری پێ ناکرێت. شێوازەکانی تعریب لەو ناوچانە هەر بەردەوامە. بۆ نمونە دیالە من لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز عامر ڕەفعەت، ئەندامی پێشوو ئەنجومەنی پارێزگای دیالە کە لێرە لەگەڵما زۆر بەخێر بێی. ئەوەی کە ئێستا لە دیالە ڕوودەداتوە بینیمان کە هاوڵاتیان بەم شێوازە باس لە داگیرکردنی زەوی و مڵک و ماڵیان لەلایەن عەرەبی هاوردە دەکەن. کێ ڕێگە بەم تعریبە دەدات لەوێ؟ بەنای خۆی گەورە و میهرەبان پێشەکی دەستخۆشی لە بەڕێستان و کەناڵە بەڕێزەکەتانەکەین بۆ دەرفەتی بۆ باسکردنی ئەم بابەتە. ئەم دۆسیەکی هەرە گەورایە، سەرەتای هەبوو بەڵام کۆتایی نییە. هەتاکو ئەو کاتە عێراق گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی خۆی دەکات. ئەو کڕون ئاشکرایە ئەو بریارانە کەوا دەرەچێت لە حکومەتی عێراقەوە لە بەرژەوەندی من ناڵم بەرژەوەندی کورد، لە بەرژەوەندی خاوەن حەقە، بەڵام ئەوان جێبەجێیان ناکەن بۆ چونکە هەر حکومەتێکی لۆکاڵی لە سنوورەکەی لە پارێزگای دیالە لە پارێزگای دیکەش وایە ئەوەی ناوچەدا براوەکان بڵێن لە بەرژەوەندی خوان کاری پێ دەکەن، چونکە لەوێ ئەڵێ دەولە داخل دەولە یا بە شێوەیەکی تر بڵێن ئەمانە خۆیان نایڵن ڕێگرن لەم بابەتانە. بۆ چونکە بەرژەوەندی خۆیان تێ هەیە. لەبەرەوە بۆ نمونەسە باسەکەم ئێستا دوایین کتاب نووسراو هاتووە لە لوژنەی باڵای مادەی 140ەوە ئەڵێ ئەو جوتیارانەکە لە ساڵ 2020ەوە یعنی دوای بڵێن 16 ئۆکتۆبەرەوە دەرچوونە ماڵەکانیان داگیر کرا و زەوی و ئەرازیان داگیر کرا و بۆیان هەیە بگەڕێنەوە بە یاسا، بەڵام جێبەجێ ناکەن. مدیرناحی جەلەولە پار نووسراوێکی کرا بۆ کوێ کردێتی بۆ ئەنجومەنی پارێزگا تووسێ ئەڵێ ماڵی هەندێک ماڵ ناڵێنم بڕێ ماڵی عەرەب هەیە دەرکراون لە ساڵ 2023 ئەو ڕوونی ناکاتەوە بڵێ ئەم ماڵانە لە شوێنی جێنشینی کورد بنیانی زەوی و ئەرازی کوردیان داگیر کردووە. ئەنجومەنی پارێزگا بڕیاری دا بەسەری یەکسەر ئەبێ بگەڕێنەوە، کتابی کرا بۆ قیادی عملیات بۆ ئاگاداری ئەو جادە ڕێگە نادا ئەمانە جێبەجێ بکرێن. ئێستا حاڵی حاضر طبعا حتاکو پێشی ماوەیەکی حەجدی شعبی لە سنوورەکە بوو. ڕاستی حەجی شعبی کەمێ کشاوەتەوە چۆتە سعدیە، بەڵام لە ڕێی حەجد و ئەوان چەوەن لێ زاقەکەنەوە لەبەرەوەی چونکە دەسەڵاتی هێزی کوردی لە سنوورە نییە کە نییە حەجدی شعبی خۆیان هەموو شتێک بە دەستی خۆیان. کەواتە بە چارەسەرکردنی گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچانەوە کێشەکانی مادەی 140 ئەکرێت بڵێن ئەگەر دەسەڵاتەکە لە دەستی ئەو هێز و ملیشیانە نەمێنێت ئەم بابەتانە چارەسەر دەبێت یا دەبێت بگەڕێنەوە جارێکی دیکە بۆ چارەسەری بنەڕەتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارایی هەرێم. ئێمە باسی یاسامان کرد، باسی هێزمانش کرد تقریبا. ئەوان هێز دەگەڵ یاسا بەکاریانی هێزەکەیان کرێت ئەلتەرناتیفی چی یاسا، بەڵام گەڕانەوەی هێز بۆ سنوورەکە چونکە هێز بەرامبەر هێزبی حتمەن چۆن بڵێن بە عەرەبی بڵێن ڕەدعێکی تیا هەیە لەو بابەتە. کورد پشت پەنایە لەو سنوورە کەسی نە دیفاعی لێ بکە، کەوا دیفاع کەس نە دیفاعی لێ بوو چەکیشی نییە، دیفاع لە خۆی بکە بەرگریەوە بەس، بەڵام ئەو مەقابلەکە چەکیە هێزیە قووەتیە هەموو شتە پشتگیری لێ یەکەم. جا لێرە ئەگەر ئێمە دائما باس ئەوەکەن بۆ مادەی 140 دانراوە بۆ مادێکی دەستوری یاسایی بۆی کەوا بە یاسا مافی تۆ بدەنەوە کوردەکان بگەڕێن جێگای خۆیان. حتمما ئەگەر تۆ بە یاسا بگەڕێت وجێ بگەڕێ بگەڕێت جێگای خۆت هیچ کێشەیەکت نابێ، بەس بەڵام ئەوان وتم پێت من لە سەرتاوتم حتاکو عێراق نەبێتە عێراقێکی دەستوری یاسایی کورد ناگەڕێتە بۆ سنوور. باشە کەواتە ئەو ئەنجومەنانەی بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای دیالە بەڕێزت پێشتر ئەندام بووی لەوە ئەنجومەنە ئەوانە ناتوانن لە ڕێگەی تایبەتەوە کێشەی ئەم خەڵکە چارەسەرکن، کەواتە ئەو خەڵکی کە زەوی و مڵک و ماڵیان داگیر دەکرێت بە پاڵپشتی سپا بە پاڵپشتی حەشتی شعبی بە یاسا خەریکن تعریب جارێکی دیکە بەسەریانە سەپێنە بە چی بکەن؟ ئەو من بەڕاشکاوانە قسەکەم بەڵێ ئەو حکومەتانە لەوێن ناتوانن دیفاعی لە کورد بکەن، نوێنەرایەتی خەڵکەکە ناکەن بەڕاستەقینە؟ نەخێر ناتوان. ئەگەر دیفاعش بکەن هەندێکیان قسەشەکەن دیفاعشەکەن بەڵام ناتوان لەبەرەوەی هێزێک لە سنوورەکە هەیە ئیعازێک و ئاراستەیەک هەیە کە لە پشتی پەردەوە بڵێن وا بڵێن بەس بەرپرسەکانە لێ کاکە ئەو یاسا بێ دوورکەون لێ من شتێک بە جەناب ئەم هێزە پاڵپشتی حکوومەتی عێراقیان هەیە؟
یا لایەنێکی سیاسی دیاریکرا و ئەیان جوڵێن خۆی حکوومەت عێراق ئاگادارە لەو مەسەلەکە منی شتی خەمبەرچاوی جەنابێت بەڵێ کێ بەرپرسی مادەی سەوچن لجنەی علیا لە بەغا کییە برێز هادی عامری نییە ئەو بڕیارەکەیەتی لەگەڵ ئەوەی کە لە سنوورەکە خەڵکی لە حەجدی شعبی تێتە خەڵکی سەری کورد کێیە بەشە لە سوپاکەی ئەوە لە بڵێن لە هێزەکەی ئەوە کییە جەماعەتی بەدرێکانە بەڵێ ێ باشە تۆ سەرۆکەکە بڕیاری داوە بە یاسا و بە دەستور ئەڵێ کاکە مابی کوردە بگەڕێتەوە ئەوان ڕێگری لەکەن منێ پرسیارە بۆ جەناب بۆ تەوزی حەکەم زیاتر بۆ هەموو لاکمان ئاشکرا بە ڕوون ئاشکرا بێت ڕاست باشە کەواتە ئەوەی کە ئێستا لە ئەو ناوچانە دەگوزارێت تعریبە بە یاسا بالضبط من نەک ئێستا من پێشتریش وتمە پێشی 15 16 17 ساڵ وتمە تعریب بۆ سنوورا کرێ بە یاسا ئەیکەن بۆ شێوەیەشی ئەیکەن جا چۆنی لێکەن سێش منێترت بۆ باسەکەم بۆ نمونە لە شێرک لە دەکات و ئیسحالی حاضر ئەو بەڕێزانە قسییانە کرد ئەمانە بۆ نمونە 1200 دۆنم زەوی هەیە چیەکەن 200 دۆنم هاتوونە ئێستا کێشیان لەسەر 200 دۆنم داناوە ناکەن هەمووی بکەنە هەرایە بۆ نمونە کات خۆی ئەم 200 دۆنەمە بڵێن کریاتە ناو بڕێ خەڵکەوە کێ خەڵکی هاوردە خۆی لە ئەستا بڵێن بۆ یەک جوتیاری کوردی یا دوو یا سێ جوتیاری کووردە وانە ئێستا حالی حاضر دوان لە جوتیارەکانی کورد داواکراون لەکوێوە تەبلیغیان بەسەرادن نەک ینی قاقەبز تەبلیغ سەران بڕۆن محکەمەی خانەقین تەنازل بکەن بۆوانە حاڵیت یانوت ئەگەر ئەمەیانە سەرکەوتو بوو بۆ کەتر قۆناغێکی تر یعنی وردە بە قۆناغ وای لێ بکەن هەتا هەمویان لە دەستیان بسەنێ کەواتە هەر پرۆسی تعریب و گۆڕینی دیموگرافیایە کە لەو ناوچانە لە درێژەی پرۆسەکانی کە جێبەجێ 100% چۆن نظامی پێشوو چۆن بۆ تا ئێستا هەروە ئەبێ نەک لەگەڵش ئیزافەکردنی بۆ ئێستا بۆ نمونە ناوچەی پاڵانی 11 گوندی کورد نشینە یعنی تۆ سێرەکە ئەم 11 تقریبا 8.5 بۆ 9 گوندی ئەسحە کەسی تیان نەماوە زیاتر لە 5000 دۆنەم زەوی هەیە زۆرینیان کەوتە دەستی عەربی هاوردە بە پاڵپشتی و هێزانە باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ئامر ڕەفعەت ئەندامی پێشوەی ئەنجومەنی پارێزگای دیالە لێرە لەگەڵمان بوون زۆر سپاس.